لەگەڵ دکتۆر دلێر پسپۆری نەشتەرگەری گشتی لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. ئەمڕۆ ڕووی دەممان لە قەڵاو خۆشەویستەکانە بە تایبەت ئەوانی نەشتەرگەری بڕینی گەدەیان کردو و ئێستا تینووی بەرەکەتی ڕەمەزانن. ئایا دوای ئەو گۆڕانکاریە جەستەتان توانای بەرگەگیری کاتژمێرەکانی ڕۆژ و گرتنی هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. دەرێم ڕەمەزان مبارەک. ئەو جارە باسی قەڵەو خۆشەویستەکان دەکەین. قەڵەو خۆشەویستەکان کەم نەبوون ئەوانەی کە عەمەلیاتی مەعیدەمان لە بۆ کردن، یان پرسیاری زۆریان لەو دروست دەبیتن کو بە ڕۆژی ببین. هەتا وەکوی ئێستاکە لە نەخۆشخانەی میهرەبانی 1030 کە زیاتر مەعیدە بڕینی کرد. ئایا ئەوانە بە ڕۆژی ببن یان نا؟ لە علمی طبی زۆر لە دکتۆرەکان چونکە زۆر لە ڕۆژیبوون تێنەگەیشتنە دەرێن کاکە نابی بە ڕۆژی ببی، کورە نەکەی بە ڕۆژی ببی، هەتا یەکساری نابی بە ڕۆژی ببی. بەڵام لە میهرەبانی دەرێنمێنێ کاکەوە نییە بە ڕۆژی ببە لۆ بە ڕۆژی نابی. عمری توی پێ کاتێ لە چەند ڕەمەزانە چی؟ ئەمە لە خەستەخانەی میهرەبانی 1 مانگ پێش مانگی ڕەمەزانێکە عەمەلیاتی بڕینی گەدەمان ڕاگرت، ستۆپ کرد هەتا پاش جێژنەی ڕەمەزانێ. لەبەر چ؟ لە ساڵێ 10 مانگان مەعیدە بڕینی دەکەین، چونکە مانگی ڕەمەزان نایکەین و مانگەش پێش مانگی ڕەمەزان ناکەین تاوەکو خۆشەویستان بە ڕۆژی ببن، تاوەکو تێشی زۆر ببەنە ئەو دیوی. ئەمە دەمانێت لەشمان جوان بیتن تاوەکو خواپەرستی تێدا بکەین. لۆی هەموو ئەوانەی کە عەمەلیاتیان کردیە لە میهرەبانی پێیان دەرێن بە ڕۆژی بن، مەترسێن، بەڵام کو بە ڕۆژی دەبی. بەڵام کو بە ڕۆژی دەبی. فەرقت هەیە لەگەر یەکەکی بکە. ئەتوو مەعیدەت کسکە کرایتەوە، سەروی 170 لە بۆ 80 مەعیدەی تو لێ کرایتەوە، خەزانی خواردنت کەم بوویتەوە، لۆیەکە هەوڵ بدە ئەگەر ئیشی زەڕوریت نییە پاش نێژی سبەینێ بخەوە هەتا دەوری سەعات 10-11 ئەگەر پێت دەکرێتن بتانی بنووی باشترە وەبی وەلەو ڕۆژی ئێستاکە کورتە وەبی بە ئاسانی زۆر ماندی نەبی. خاڵی دووەم کو ڕۆژی بشتێنی. کاتێککە ڕۆژی تشکان ئەبەو شێوەی ڕۆژی بشتێنە. هەوڵدا یەک خورما ڕۆژەکەی پێ بشتێنە وەکو سنەت تاوەکو خێرت بگاتێن. بە ڕۆژەشی بە خورمایەکی ڕۆژەکەی دەشتێنی، یەک قم ئاوی دەخۆی زۆر نا، یەقیت سووبی نیسچی دەخۆی تاوەکو هەناوت پێنک ببیتەوە تااقەتێک بێتەوە جەستەت کەم سووبەکی کەم یان نیسک یان چەلاوی گۆشتی یان ئاوی سەری پێچی ئاو گۆشتی قازی هەر لەو شلانەی کەوا سووب بیتن هەر سووبەک بیتن کەمەک سووبەکەی بخۆن دوای هەڵچەوە بڕۆ نێژی بکە، نێژی مەغریبێ بکە. ئەگەر پیاوی بڕۆ مزگەفتێ هەنگاوی باوێ چەند شەقاوەک بڕۆ، یان ئەوەت ئەگەر مارە دوورە بڕۆ لە مزگەفتەکەی ئیفتاری بکەوە. لە زۆرەگەی بێ مزگەفتەکان خورما هەیە و ئاو هەیە دەتانی ڕۆژەکەی بشێنی لە هەندەکان هەر نیستی شەیە بتانی بیخۆی دوایی نێژێ بکە. ئەها مەجالە چ بدە ئەگەر ئافرەتی ماڵیشی هەستە بڕۆ نێژەکەت بکە. ئەوجا وەچی نێژت کرد 3 ڕەکەعەت نێژی مەغریبێ بکە، 2 ڕەکەعەتانیش سونەتی بکە. ئەگەر ئەمنە لەبیر بوو دوعاش لە بۆ من بکە، خوای گەورە عاقبەت خێرمان بکە و لە بۆ هەموو موسڵمانان دوعای بکە. دوایە وەرەوە کەم نانی دەخۆیت کەم ئەو مەعیدە کچکەی کە هەیتت هەوڵدە بە شتی خراپ پڕی مەکەوە. شتێکی بخۆ ئیسیفادەی لێ بکە، مەحاولە بکە پرۆتیناتی بخۆن، گۆشتی بخۆن، دەتانن هێلکەی بخۆن، دەتانن شیری بخۆن، دەتانن پەنیری بخۆن، دەتانن هەر خواردنەکە لەسەر سفرە حازر بووە هەر خواردنە دەتانن بیخۆن، دەتانن ئەو خواردنانە بخۆن بەس مەحاولە بکەن گۆشت خۆر بن. ئەوانەی کە مەعیدەم بڕیە لە مانجی ڕەمەزانێکە کەمەک گۆشتی بخۆن. دوایە کە زۆری مەخۆ، دوایە کە پاش عیشایە بڕۆ تەراویحی بکە. کە تەراویحیت کرد ئەو جەدێەوە سەرەزات و چاو کەمەچیش میوەی بخۆن مانجی ڕەمەزانێکە. قەڵەو خۆشەویستەکان بە ئومێدی ئەوەی کەوا لاششی جوانتان بەنسیب بیتن تاوەکو تاعەت و عیبادەتی زۆری تێدا بکەن بمێنن بە سەلامەت.